بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕە 94. لاپەڕە 94 ڕاهێنانەکی یەکجار زۆرە، کاتەکی زۆری دەوێ. هەوڵ دەدەم هەندێکیان شیکار بکەم، بەڵام هەمویان نا. هەر یەک لەم هاوکێشانە شیکار بکە و شیکارەکەش ساخکەوە. پرسیاری ژمارە 1. تەمەشا دەکەم لێرە لە لای دەستی ڕاست کەوانە هەیە. پێشی شیکاری کەوانەکەی بکەمەوە یان کەوانەکەی لابم هەتا ئیشەکە ئاسانتر بی. کەوانە لابردن کووە؟ ئەو ژمارەی کە لە دەرەوەی کەوانەیە لێک درایە لەگەڵ ناوەوەی کەوانەی لەگەڵ هەردوو ڕادەکان یەک بە یەک. کەوا بوو 3 جاران پیتی سێ پیتی سە و کەم دێتە خوارێ، چونکە کەم لێرەیە و کۆ لێرەیە لە کاتی لێکدان هەمیشە کەمە. 3 جار 4 12 تەواو یەکسانە بە 48. شیکاری هاوکێشە هەموو کات بە مانای ئەوەیە کە ئەو پیتەی لە هاوکێشەکەی هەیە دەکاتە چ ژمارەیەک. هەر ئەو مانای هەیە، واتە پیتی چ ژمارەکە. هەتا ئەمن بتوانم بزانم چ ژمارەکە، تەمەشا دەکەم پیتی لە لای ڕاستە ئەو ژمارەی لە تەنیشتیتی نابی لەوێبی، دەبی بچیتە لای ئەو ژمارەکەی دیکە، بچیتە لای دەستی چەپ. کە چووە دەستی چەپ هێمایەکەی دەگۆڕدرێ دەبیتە کۆ. لێرە لە ڕاست 3 یەکسان دەبی بە 48 کۆ 12. ئێستا ئەو دووەی کۆ دەکەمەوە. لای ڕاست هەروەکو خۆیتی 3 یەکسانە بە 8 و 2 10 4 و 1 5 1 6. ئێستا 3 جارانی چ ژمارە چی بکەم ببیتە 60؟ بێگومان 20. یەکسەر دەزانم پیتی یەکسانە بە 20، بەڵام ئەگەر نەزانم چ دەکەم، ئەو ژمارەی کە لە تەنیشت دابەشی دەکەم هەردوو لای هاوکێشەکە. 3 دابەش 3 1 تەنیا پیتی مایەوە. 60 دابەش 3 20. شیکارەکە پیتی یەکسانە بە 20. ئێستا لۆ ساخکردنەوەی. ئەو ساخکردنەوەیە لۆ چ باشە؟ ساخکردنەوە لۆی باشە بزانم ئایا ئەمن هەڵم کردێ یان نا، بزانم ئایا 20 وەڵامەکی تەواوە یان نا. ساخکردنەوەش ئەوەیە تەنیا دەچم ئەو لای وەردەگرم لە هاوکێشەکەی کە پیتی لەوەیە، تەنیا ئەو لە لایەکەی دی بە خۆی 48. ئەگەر ئەو لای هاوکێشەش هەمووی کردێت 48، ئەوە هاوکێشەکەم تەواوە، هاوسەنگە. ئێستا ساغ دەکەمەوە، گوتمان پیتی 20، کەواتە لای ڕاست وەردەگرم، لای ڕاست تەنیا لای ڕاست یەکسانە بە. دەینووسمەوە یەکەم جار. ئەو جە بزانم ئایا 20 یان نا. نازانم، لە جیاتی پیتی دەنووسم 20، ئەوانی دیش هەروەکو خۆی دەنووسمەوە. ئێستا کەوانەکەی دەکەمەوە، بەڵام پێشی کردنەوەی کەوانە ناو کەوانەکەی چا دەکەم. 20 چاری لێ بڕوە یەکسانە بە 16. ئێستا 3 لێک دەدەم لەگەڵ 16 کەوانە واتە لێکدان. 3 جار 6 18 3 جار 1 3 1 4. لای ڕاست کردێت 48. لای چەپ چییە؟ لای چەپ هەر بەخۆی 48 کاتە ڕاستە. لای ڕاست یەکسانە بە لای چەپ، کەواتە هاوکێشەکە شیکارەکەی تەواوە، پیتی یەکسانە بە 20. ئەمن لێرە هەمویان ساغ ناکەمەوە، چونکە ساغکردنەوە تەنیا لۆ ئەوەیە بزانین وەڵامەکەمان ڕاستە یان نا. ئەگەر تاقیکردنەوە بوو، ئەگەر داواشت لێ نەکرا ساغکەیەوە، بە خۆت ساغکەوە لە ئەوەی وەکو کۆنتڕۆلەک بزانی وەڵامەکەت ڕاستە یان نا. پرسیاری ژمارە 2. کردنەوەی کەوانە یان لێکدانی کەم دوو لەگەڵ یەک بەیەکی ئەو دوو ڕادەیە.
کەم 2 جاران 7 کەم 14 کەم 2 جاران کەم پیتی م کۆ چونکە کەم جاران کەم یەکسانە بە پۆزیتیڤ 2 جاران م و یەکسانە بە 6. ئێستا پیتە نادیارەکە لە لای ڕاستە ئەو ژمارەی لێرە دەبی ئەمن بی بەمە لای دەستی چەپ. ئەو ژمارەیە دەچیتە دەستی چەپ تەنیا 2 م دەمینێتەوە و کەم 14 لە لایەکەیدی دەبیتە کۆ 14. 6 و 14 20 2 م یەکسانە بە 20 م واتە دەکاتە 10 هەردوو لایدا بەشی 2 دەکەین پیتی م یەکسانە بە 10. ساغ ناکەمەوە چونکە کاتەچی زۆری دەهەیە. پرسیاری سێ ئەمن چا ناکەم چونکە زۆر ئاسانە تەنیا کەوانەکەی بکەوە 2 کۆ 6 یەکسانە بە 10 و پاشان شەشەکەی ببە لایەکەیدی دەبیتە کەم 6 و شیکارکە. پرسیاری 4 دووسێ ڕێگە هەیە لۆ شیکاری ئەو پرسیارە یان ئەو هاوکێشەیەی لێرە چونکە تەنیا یەک ڕادە هەیە لە چەپ تەنیا یەک ڕادەش هەیە لە ڕاست زۆر ئاسانە ئەمن یەکەم شت پێش هەموو شتەچی ئەو کەرتەم نەمینێ چونکە هەمیشە کەرت زۆر ئاسان نییە لە بیرکاری کاتە دەتوانم یەکسەر هەردوو لای هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ 2 هەتا ئەو کەرتە نەمینێ. ئەوها لێچ دەم لەگەڵ 2 لێرەش لێچی بدەم لەگەڵ 2. بەڵام ئەوە تەنیا لە کاتی ئەگەر یەک ڕادەم هەبوو ئاسانە. ئەگەر 2 ڕادە بوو تۆزێک زەحمەتترە دەبی ئاگام لێبی یەک بە یەکی ڕادەکان لێک دەم لەگەڵ 2. لێرە تەنیا 2 ڕادە بوو کاتە ئاسانترە. 2 دابەش 2 1 تەنیا ئەو یەکەی ئێرە ماوە کاتە هیچ نەماوە تەنیا پیتی ساد لەگەڵ 6 پێویستیش ناکە لە ناو کەوانەی دانێم چونکە تەنیشتەکەی لێرە هەر یەک بوو کاتە کەوانەی پێویست نییە. لە لای چەپیش 5 جاران 2 10. ئێستا شەشەکەی ببە لای دەستی چەپ دەبیتە کەم 6 پیتی ساد یەکسان دەبی بە 4. پرسیاری ژمارە 5 ئەویش هەروەکو پرسیاری 4 2 ڕادە هەیە تەنیا ئەوە یەک ڕادە هەمووی ئێرەش یەک ڕادە کاتە دەتوانم یەکسەر هەردوو لای هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ 3 هەتا ئەو 3 ئێرە بڕوا ببیتە 1. لە کاتی لێکدان لەگەڵ 3 تەنیا ئەوە لێک دەدرێ لەگەڵ 3 چونکە ئێرە و ئێرە هەردووچیان یەک ڕادەیە چونکە لێکدانە. ئەو سێر گوتمان ڕۆیش دەبیتە 1 تەنیا 2 ماوە لێرە زۆر گرنگە ئەمن دەبی زۆر ئاگام لە کەوانەکەی نەدەبووە وەکو پرسیاری 4 یەکسەر کەوانەکەی لابم لێرە چونکە 2 هەیە لێک درایە لەگەڵ 1 بە یەکی ڕادەکانی ناو کەوانەی یەکسانە بە 12. ئێستا کەوانەکەی لا دەبم 2 لێک دەدەم لەگەڵ 5 دا ئەو پیتە و 2 یەکسانە بە 12. 2کەی دەبە مەلایەکەی دیکە 12 کەم 2 یەکسانە بە 10 دا بەشی دەکەم بەسەردا هەردوو لاپیتەکە یەکسانە بە 1. پرسیاری 6 بە هەمان شێوە وەکو پرسیاری 5 و 4 تەنیا 2 ڕادەیە هەردوو لای هاوکێشەکە لێکدا لەگەڵ 4 پاشان ئەو 3 لێکدا لەگەڵ هەموو ناوکەوانەکەی 6 لێک دەدرێ لەگەڵ 4 دەبیتە 24. پرسیاری 7 کەوانەکەی دەکەمەوە 2 جار پیتی م کەم 6 یەکسانە بە 9 کۆ پیتی م. تەمەشا دەکەم پیتی م لە هەردوو لای هەیە ئەوها نابی دەبی لە یەک لای بن هەردووچیان کامە پیتی م ببەمە کامە لای کامە گچکە بوو ئەوی دەگوازمەوە لایەکەی دی 1 م گچکەترە لە 2 م کەواتە دەیهین مەلای دەستی ڕاست. لە هەمان کات ئەو کەم 6 دەبەمە دەستی چەپ چونکە هەمیشە دەبی پیتەکان لە لایەک بن ژمارەکانیش لە لایەک بن.
دوو پیتی م کەم پیتی م یەکسانە بە 9 کەم 6 کۆ 6 ببورن چونکە لێرە کەمە دەبیتە کۆ. دوو م کەم یەک م و لێرەش دەبیتە 15 تەواو. ئەو جارەی ئەگەر ساغ کەمەوە دەبی هەردوو لای وەرگرم، لای ڕاست و لای چەپ. یەکەم جار لای ڕاست وەردەگرم دەینووسمەوە وەکو خۆی، دوایە لە جیاتی پیتی م 15 دادەنێم، 15 کەم 3 15 سێی لێ بڕوە 12 دوو جاران 12 24 لای ڕاست کردیە 24 بزانین لای چەپیش دەکا 24 یان نا دەینووسمەوە لای چەپ 9 لەگەڵ م 9 لەگەڵ م چەند دەرچوو 15 9 لەگەڵ 15 یەکسانە بە 24 لای چەپ 24 لای ڕاست 24 کەواتە هاوکێشەکە هاوسەنگە و شیکارەکەش ڕاستە. پرسیاری ژمارە 8 لای ڕاست دەنووسمەوە، لێرش کەوانەکەی دەکەمەوە 3 دانە پیتی م کۆ 12 ئەوجا پیتی م لە هەردوو لایە ئەوەی گچکە بوو دەیبەمە لای گەورەکەی، واتە ئەو ڕادەیەی دەبەمە لای چەپ، ئەو ڕادێش دەینمە لای ڕاست. لە هەمان کات هێمایەکاشیان دەگۆڕم. چار دانە پیتی م چونکە لێرە یەک هەیە، دوو فاریزە 4 کەم 12 هێمایەکە کەمە، فاریزە چی دانێم هەتا ئاسان بی، 10 کەم 4 6 و 11 کەم 2 9 دابەشی چواری دەکەم، پیتی م بە تەنیا یەکسانە بە کەم 9 دابەش 4 2 جار 4 8 دەمینێتەوە 1 16 دابەش 4 4 ئەوە شیکارەکەیە. پرسیاری ژمارە 9 کردنەوەی کەوانە 5,1 5 5,2 10 پیتی د کۆ 8 دانە پیتی د یەکسانە بە 15 لێرە ئەمن ئەو دوو ڕادەی چا دەکەم، کەم 10 کۆ 8 کەم 2 دانە و ئەو ژمارەی دەبەمە لای دەستی چەپ 15 کەم 5 15 کەم 5 یەکسانە بە 10 کەم 2 د هەردوو لای هاوکێشەکە دەبی دابەشی کەم 2 بکەم، لێرە زۆر گرنگە ئەمن دابەشی نێگەتیڤی بکەم هەتا پیتەکە بە پۆزیتیڤی بمینێتەوە. کەم 2 دابەش کەم 2 یەکسانە بە 1 تەنیا پیتی دمایەوە و 10 دابەش کەم 2 هەمیشە کەم 5. ئەو کەمە لە چێ بنووسرێ، لە خوارێ، لە سەرێ، لە تەنیشتەکە هیچ کێشە نیە. یەک دانە کەمم دیت کەمەکە هەردەمینێتەوە لە کاتی لێکدان و لە کاتی دابەش. ئێستا ئەوە شیکارەکەیە. ئێستا ساغکردنەوەکە کووە؟ تۆزێک ئەو ساغکردنەوەی زەحمەتە. ئەگەر تەمەشای ئێرەکەم تەنیا لای ڕاست وەربگرم چونکە لای چەپ هەر بەخۆی 15ەیە، بەڵام لای ڕاست وەکو دەبینین زۆر کەوانەی لەگەڵە و زۆر شتە. باشتر وایە ئەمن پاش ئەوەی کە بە خۆم چاکم کرد ئەوهام لێ کرد ئەوەی وەربگرم نەک ئێرە. کەواتە ئێرە وەردەگرم و لە جیاتی پیتی دەنووسم کەم 5 5 کەم 10 چونکە پیتەکە بە نێگەتیڤە باشتر وایە کەوانەی دانێم هەتا ئیشەکە ئاسان بی. کۆ 8 دیسان کەم 5. ئێستا کەوانەکان دەکەمەوە. کەم 10 جاران کەم 5 کۆ 50 و کۆ 8 جاران کەم 5
کەم چل. ئێستا ئەو 5 و ئەو 50 بە یەکەوە دەبتە 55 کەم چل. 55 کەم چل یەکسانە بە 15. لای ڕاستکردیە 15، لای چەپیش هەر بە خۆی 15 بوو، کاتە شیکارەکە ڕاستە. پرسیاری دا من چاناکەم هەردوو لای هاوکێشەکەی لێکدە لەگەڵ 3 و پاشان پیتەکە لە هەردوو لایە لەلایەک بیبە لایەکەی دیکەوە ژمارەکانیش چاکە. پرسیاری ژمارە 11 ئەگەر تەمەشاکەین چەند ڕادەیە، یەک ڕادە لێرە هەمووی یەک ڕادەیە، چونکە ناوکەوانەی لێک درایە لەگەڵ ئەو ڕادەی 3/4 بە یەک ڕادە دادەندرێ. لای چەپ 2 ڕادەم هەیە، ئەوە 1 ئەوە 2، چونکە لە مابەینیان کۆ و کەم هەیە دەبتە 2 ڕادە. ئێستا ئەگەرە من بمەوێ لە کۆڵ ئەو 4 و ئەو 2 ئێرە ببمەوە کە کەرتە، واتە ئەمن ئەگەر هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ 4 هەتا هیچ کەرتم نەمینێ، دەبی زۆر ئاگام لێبی. ئەو ڕادەی هەمووی لێک دەم یەکجار لەگەڵ 4، ئەوەش لێک دەم لەگەڵ 4، ئەوەش لێک دەم لەگەڵ 4. کاتە ئەو هادەکەم لێرە 4ەکە لێک دەدرێ، لێرەش 1ەکە لێک دەدرێ، لێرەش 5ەکە لێک دەدرێ لەگەڵ 4. 4 و 4 لێرە دەڕۆن، لەبەر هەندێ ئەمن لێک دەدەم هەتا 4ەکەی خوارێ نەمینێ، تەنیا لە سەرێ 3 هەیە دەنووسمەوە لۆ ئاسانی. ئەم دەتوانم یەکسەر لێک دەم، بەڵام با بڕێک بە دوور و درێژی ئیشەکەی بکەم. ئەو 4ەی ئێرە دابەشی ئەو 2ی تەنیا 2 دەمینێتەوە، لێک دەدرێ لەگەڵ ئەو 1ەی ئێرە دەبیتە 2، کەواتە 2 دانە پیتی 3 کۆ 20. ئەوجە ئێستا ئەمن کەوانەکەی دەکەمەوە. 3 × 4 = 12 و 3 × 7 = 21، 2 پیتی 3 کۆ 20. ئێستا ئەو پیتی 3 دەینمە ئەو لایە، ئەو 21ش دەبەمە لای چەپ لە هەمان کات. دوازدە کەم 2 دەدانە و 20 کەم 21 کەم 1. هەردوو لای هاوکێشەکە دابەشی 10 دەکەم. پیتی 3 یەکسانە بە کەم 1/10، یان ئەوها دەیهێڵمەوە کەم 1/10، یان دەنووسم پیتی 3 یەکسانە بە کەم ئەوها 1/10 وەکو ژمارەی 10 بە کەیفی خۆم. پرسیاری 11 لێرە چم هەیە؟ ئەو کەرتە ژێرەکەی 4ە، ئەو کەرتە ژێرەکەی 2، نابی ئەو کەرتانە وەکو کەرت بمێنێن. باشترین شتوەیە ئەمن هەردوو لای هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ 4 لۆ، چونکە لێرە گەورەترین ژێرە 4ە. بەڵام دەبی زۆر ئاگام لێبی، ئەوە هەمووی یەک ڕادەیەواتە یەک جار لێک دەدرێ لەگەڵ 4، بەڵام لێرە ئەوە لێک دەدرێ لەگەڵ 4، ئەوەش لێک دەدرێ لەگەڵ 4، چونکە 2 ڕادەیە، کاتە لێکدان لەگەڵ 4. کە 4م ئەمن لێرە نووسی، ئەوها لێکدانە و لێرەش لێکدان لەگەڵ 4، لێرەش لێکدان لەگەڵ 4. ئەو 4 و ئەو 4ە لەگەڵ 1 دەبنە 4/4 1، تەنیا 3ەکە دەمێنێتەوە. هەمووی وەکو خۆی دەنووسمەوە کەوانەکەی. لەلایەکەی دی 4 لەگەڵ 2 کورت دەکرێتەوە، دەبیتە 2، ئەو 2 دەبیتە 1، ئەو 4ش دەبی بە 2 جاران 1 هەر دەکات 2، کەواتە 2 جاران پیتی 3. لێرەش دەبیتە 20، 5 × 4 = 20. ئێستا ئەو کەوانەی دەکەمەوە. 3 × 4 = 12 و 3 × 7 = 21.
ئێستا ئەو دوو سئەی دەینمە لای دەستی ڕاست، ئەو 21ش دەبەمە دەستی چەپ. کەم 21 20 کەم 21 دەکا کەم 1 12ش دوی لێ کەم بیتەوە دەدانە پیتی س. دەبی دابەشی دەیکەم هەردوو لای پیتی س یەکسانە بە کەم 1 لە 10. ئەگەر پێم باشتر بوو وەکو ژمارەی دەی دەینووسم 0 و 1 ڕەنگە ئاسانتر بی لە کاتی ساختکردنەوە. ئێستا ساختکردنەوەکە تۆزێک زەحمەتە لۆ ئەو پرسیارەی چونکە ئەمن پیتەکەم بە نێگەتیڤ دەرچوو و لێرەش کەوانە هەیە کەواتە زۆر 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 دەبی ئاگام لێبی. ئێستا تەنیا لای ڕاست وەردەگرم 3 لەسەر 4 کەوانە ئەو کەوانە چی گەورە دەکەمەوە چونکە ئەمیش بە خۆم دەبی کەوانەی دانێم لە کاتی لێکدان لەگەڵ ژمارە چی نێگەتیڤ یان کەم. ئەوجا لە ناو کەوانەی چ هەیە 4 هەیە لە جیاتی پیتی س دەنووسم نێگەتیڤ 0.1 ئەوجا کۆ 7 کەوانە گەورەکەش دادەخەم. ئێستا ناو کەوانەکەی چادەکەین لێرە دەبیتە کەم 0.4 کۆ 7 3 لە 4 جارێ ناوکەوانەکەی با چاکەم 7 0.4 لێ بڕوا دەکا 6 و 6. ئێستا 3 لێک دەدەم لەگەڵ 6 و 6 دوایە دابەشی 4 دەکەم 3 جار 6 18 3 جار 6 18 یەکیش 19 دابەش 4. بەجارێ ئەو هەبی هێڵمەوە بزانم لای چەپ چی لێ دێ. ئەگەر ئەویش هەر هەمان ژمارە بوو ئەوە ڕاستە. لای چەپ نیو پیتی سکە نێگەتیڤ 0.1 و کۆ 5 لێرە چی لێ دێ 0.1 جاران 1 هەر دەکا کەم 0.1 دابەش 2 کۆ 5 ژێرەکەی دەکەمە 2 هەتا ئاسان بی کەم 0.1 کۆ 52 10 ئەوجا یەکسانە بە 9.9 دابەش 2. ئەگەر ژێرەکەی 4 بوو ئەوها لێچی دەم لەگەڵ 2 بزانم وەکو لای دەستی ڕاستە یان نا 2 جاران 9 18 2 جاران 9 18 یەکیش 19 دابەش 4 کەواتە لای چەپ هەروەکو لای ڕاستە. هاوکێشەکی یەکجار ناخۆش بوو پێویست ناکە یەکجارەوە هاوکێشەی قورس بێتن کاتەکی زۆر زۆری دەوێ هەتا ساختکردنەوە بە تایبەتی ساغ دەکەیەوە. ئەوجا نازام خوێندکاران کو ئەو هاوکێشەیان پێ کووە. پرسیاری 12 لێرە تەنیا 2 دانە ڕادەم هەیە یەک لە لای ڕاستە یەکیش چەپ یەکسەر هەردوو لای هاوکێشەکەی لێک دەدەم لەگەڵ ژمارە 2 3 جار 2 6 و لێرەش 2 لەگەڵ 2 دەڕوە تەنیا دەمێنێتەوە 1 لێرە تەنیا پێویست ناکە ئەمن کەوانەکەی بنووسمەوە. کەوانەی لای دەستی ڕاست دەکەمەوە ئێستا ئەو ڕادەی دەگوازمەوە ئێرە ئەو ڕادێش دەبەمە لای چەپ. شەش
کەم 2 یەکسانە بە 4 12 کەم 5 یەکسانە بە 7 پیتی ه دابەشی چاری دەکەم هەردوو لە پیتی ه یەکسانە بە 7 دابەش چار یەک 3 لە 4 1 و 3 لە 4 لێرە ساغ ناکەمەوە چونکە حەز دەکەم کاتەکی زۆری پێدەچی. پرسیاری 13 زۆر ئاسانە چاچی ناکەم پێش هەموو شتێک لە لای چەپ 2 پیتی س لەگەڵ 1 دانە پیتی س دەبیتە 3 دانە پیتی س بەڵام با چاچی کەم وابزانم پرسیارەکی گرنگە. 13 3 پیتی س کۆ 4 2 دانە پیتی س لەگەڵ 1 دانە دەبیتە 3 دانە پیتی س ئەوجێ ئێستا ئەو 3 دانە پیتی س لێرەش 3 دانە پیتی س دەیان بەمە یەک لای کێشە نییە کامەی ببەمە کامە لای 3 س کەم 3 س ئەو چارەش دەبەمە لایەکەی دیکە دەبیتە کەم 4 3 س کەم 3 س دەبیتە 0 یەکسانە بە 4 کەم 4 0 هیچ کات یەکسان نابی بە کەم 4 کەوا بوو ئەو هاوکێشەیە شیکاری نییە هەڵەک لە گۆڕەیە. پرسیاری 14 هەر بە پرسیاری 13 دەچی شیکاری نییە ئەو هاوکێشەیە. پرسیاری 15 بە هەمان شێوە با چاچی کەین ئەگەر هاتو دیتمان لە هەردوو لای هاوکێشە هەمان ڕادە هەبوو ئەوە یەکسەر دەتوانین ئەو دوو ڕادانەی کە هەمان شتن وەکو یەکن هەمان ژمارەیە هەمان هێمایە هەمان پیتیشە کەواتە یەکسەر دەتوانین لایەن بین کەواتە تەنیا دەمینێتەوە کەم 6 یەکسانە بە 0 و کەم 6 هیچ کات یەکسانیە بە 0 کەواتە ئەو هاوکێشەیە شیکاری نییە. پرسیاری 16 بە هەمان شێوەیە یەکسەر دیارە شیکاری نییە. ڕاهێنانی ئازاد هەر یەک لەم هاوکێشانە شیکار بکە و شیکارەکە ساغکەوە. پرسیارەکان زۆر ئاسانن ئەمن هەر بە خێرایی بەبێ قسەکردن پرسیاری 20 شیکار ناکەم. پرسیاری 21 دەتوانم بە خێرایی چاکەم. 15 پیتی ج کەم 12 یەکسانە بە 30 12کە دەومە لایەکەی دی 30 و 12 یەکسانە بە 42 هەردوو لای دابەشی 15 دەکەم و بە بژمێر هەموو کەس دەتوانی بزانی شیکاری ئەو هاوکێشەیە چەندە. پرسیاری 22 هەردوو لای لێک دەدەم لەگەڵ 2 لە لای ڕاست دەبیتە چ تەنیا کەوانەکە دەمینێتەوە و لە لای چەپیش 18 پێنجەکە دەچیتە لای دەستی چەپ 18 و 5 یەکسانە بە 23 هەردوو لای دابەشی 3 دەکەم 23 دابەش 3 بە بژمێر دەتوانین بزانین یەکسانە بە چەند. پرسیاری 23 هەردوو لای لێک دەدەم لەگەڵ 4 4
لە کاتی لێکدان لەگەڵ 4 لەگەڵ 4 دەڕوا تەنیا سەیەکە دەمێنێتەوە 10 کە لێک دەدەم لەگەڵ 4 یەکسانە بە 40. ئێستا 3 جار 2 6 و 3 جار 5 15. پاس دەکەیتەوە مەلای چەپ چل پازدەی لێ بڕوا 25 دابەشی 6 دەکەین بە بژمێر. ئەگە بە بژمێر نەکەی 25 دابەش 6 یەکسانە بە 4 4 جار 6 24 1 لە 6 ئەوە پیتی سێ. پرسیاری 24 هەردوو لای هاوکێشە لێک دەدەم لەگەڵ 5. کەوانەکەی دەکەمەوە شەشەکەی دەبەمە لای دەستی چەپ شەست شەشی لێ بڕوا 54. هەردوو لای هاوکێشەی دابەشی کەم 4 دەکەم. تەنیا پیتی دەمینێتەوە لێرەش دەمینێتەوە 5 دابەش 4 1 4 دابەش 4 3 3 جار 4 12 2 دەمینێتەوە 2 لە 4 کورتکردنەوە هەیە لە مابەینی 2 4 13 تەواو و نیو بە نێگەتیڤ. ئێستا ئەگەر ویستم ساغکەمەوە تەنیا لای ڕاستوەردەگرم دەینووسمەوە 2 لە 5 3 کەم 2 و دیسان کەمم هەیە لێرە 13 و نیو بە ئەو هابی نووسم ڕەنگە ئاسانتروی. دوو لە 5 ئەو کەوانە جودایە لەگەر کەوانەکەی دیکە ئەوە گەورەکە ئەوەیە. جارێ با کەوانە گچکەکان چاکەم 3 کەم 2 لێک درایە لەگەڵ کەم 13 و نیو دەبیتە کۆ 13 و نیو لەگەڵ 13 و نیو یەکسانە بە 27. سێ کۆی بکەمەوە لەگەڵ 27 یەکسانە بە 30. ئەو دووە لێک درایە لەگەڵ 30 دابەشی 5 کرایە 2 جار 30 یان یەکەم جار 30ەکەی دابەشی 5 کەم دەکا 6 2 جار 6 12 کەوابوو لای ڕاست کردیە 12 ئەدی لای چەپ هەر بەخۆی 12ە کەواتە شیکارەکەم ڕاستە. پرسیاری 25 ئەمن چاناکەم پرسیاری 26 هەردوو لای لێک دەدەم لەگەڵ 5 کە لێکمدا لەگەڵ 5 لەگەڵ 5 دەبیتە یەک تەنیا سەیەکە دەمێنێتەوە لێک درایە لەگەڵ هەموو ئەو کەوانەیە لێرە دەبی لە بیرم نەچی ئەوە لێک درایە لەگەڵ 5 ئەوەش لێک درایە لەگەڵ 5 چونکە دوو ڕادەیە هەردوو ڕادەی دەبی لێکدەم لەگەڵ 5 دەبیتە 5 س و 1 لە 5 لێک درایە لەگەڵ 5 تەنیا دەمینێتەوە 1. ئێستا 6 و 18 5 س و 1 5 سی دەینمە ڕاست 18ش دەبەمە چەپ. یەک دانە س دەمینێتەوە یەکسانە بە 19 ئەوە شیکارەکەیە.
ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەبی هەردوو لای وەرگرم، لای چەپ و لای ڕاست. با جارێ ئەمن لای ڕاستەکەی وەرگرم بزانم دەکات چەند. دوو جار 19 38 38 شەشی لێکەم بیتەوە دەمێنێتەوە 32. 3 جار 32 دابەش 5 یەکسانە بە 96 دابەش 5. بە جارێ ئەوها بیهێڵمەوە بچمە لای دەستی چەپیش بزانم ئەو دەکات چەند. لە جیاتی 19 کۆ 1 لە 5. 19 و 1 لە 5 دەتوام ئەوها بینووسم 19 و 1 لە 5. بزانم ئێرەش ئەگەر دابەشکەم دەبیتە 19 و 1 لە 5. 9 دابەش 5 1 دەمێنێتەوە 4. 46 دابەش 5 9. 9 جار 5 45. 1 دەمێنێتەوە 1 لە 5. لێرە لای چەپە ئێرەش لای ڕاستە یەکسانن، کەواتە هاوکێشەکە هاوسەنگە و شیکارەکەش ڕاستە. پرسیاری 27 ئەمن چاناکەم بەڵام هەردوو لای هاوکێشەکە لێکدە لەگەڵ دوو، بەڵام لای چەپ دەبی هەفتەکەش لێک دەی لەگەڵ دوو، سێمەئیش لێک دەی لەگەڵ دوو. ئەوجە پاشان مە لە هەردوو لایە دەبی یەکەچی ببەیە لای یەکەچی دیکە، باشتر وایە ئەو لای ببەیە لایەکەی دی چونکە ئەو گچکەترە. هەفتەکەش کە لێکی دەی لەگەڵ دوو پاشان دەبیتە 4دا بیهینە ئەو لایە. پرسیاری 28ش ئاسان دیارە چاچی ناکەم. پرسیاری 29 هەردوو لای لێک دەدەم لەگەڵ 3. لای ڕاست تەنیا ماوە 2 6 کۆ 5. لە لای چەپ لێرە کە لێشدەم لەگەڵ 3 لەگەڵ 3 دەڕوە 7 دەمێنێ، لێرەش دەبیتە 3 پیتی 9. کەوانەی دەکەمەوە ئەو پیتەی دەینمە ئەو لایە، ئەو دێش دەبەمە ئەو لایە. دوازدە سێی لێکەم بیتەوە 9. 7 دەی لێکەم بیتەوە کەم 3. هەردوو لای دابەشی 9 دەکەم. کەم 3 دابەش 9 یەکسانە بە کەم 1 لە 3. ئەوە شیکارەکەیە. پرسیاری 30 هەردوو لای هاوکێشە لێک دەدرێ لەگەڵ 4. لە لای ڕاست دەمێنێتەوە تەنیا 3 و یەکەکە لێک دەدرێ لەگەڵ 4، 3کەش لێک دەدرێ لەگەڵ 4. کەوانەکە دەکرێتەوە کامە پیت گچکەیە دەچیتە لایەکەی دیکە، ئەو پیتە یان ئەو پیتە کامە بێگومان ئەوە گچکەترە دەی بەمە لایەکەی دی، چارەکەش ناچارم بینمە لای دەستی ڕاست. 24 کەم 4 12 کۆ 18. 24 چاری لێ بڕوە 12 و 18ش کۆ دەکرێتەوە 2 و 8 10 1 و 1 2 1 3. هەردوو لای دابەشی 30 دەکەم.
پیتی یەکسانە بە 2/3. پرسیاری 31 ئەمن چاناکەم بەڵام 32 دەتوانم چاکەم. لێرە یەک بەیەکی ڕادەکان لێک دەدەم لەگەڵ ژمارە 3. ئەوە 1 ڕادە، ئەوە 2 ڕادە، ئەوە 3 ڕادە، ئەوەش 4 ڕادە. لێرە دەمێنێتەوە تەنیا کەوانەکە. لێرە کە لێک دەدرێت لەگەڵ 3 تەنیا دەمێنێتەوە 1. لێرە تەنیا دەمێنێتەوە 1 پیتی 3. لێرەش تەنیا دەمێنێتەوە 2. ئەوجا کەم 2 کۆ 1 کەم 1. پیتی 3 لێرەیە، لێرەش پیتی 3 بە هەمان ژمارە و بە هەمان هێمە، کاتە هیچ نامێنێ 0. کەم 1 ناکاتە کەم 2، کاتە ئەو هاوکێشەیە شیکاری نییە. لێرەش هەر دیارە ئەو هاوکێشەیە شیکاری نییە، چونکە لە کاتی کردنەوەی کەوانەکان دیارە کە لێرە 3 دانە پیتی م، لێرەش 3 دانە پیتی م لەگەڵ 1 دەڕۆن دەبتە 0. پرسیاری 35 هەوڵ دەدەم کەوانەکان لا بم بیان کەمەوە. 3 د کەم 3 یەکسانە بە 6,903 و 6,903. ئێستا دەبینم لێرە 3 د، لێرەش 3 د، لێرە کەم 3، لێرە کەم 3، کاتە لای چەپ یەکسانە بە لای ڕاست. بەڵام لێرە شیکاری ئەو هاوکێشەیەی هەموو ژمارەکانە. هەرچ ژمارەی دانێم لە زیاتی پیتی د بە کەلک دێ، کەواتە هەموو ژمارەکان ژمارەیەکی تایبەت نییە کە شیکار بی. پرسیاری 34 کەوانەکان دەکەمەوە. لێرە کەم 5 ن، لێرە کەم 5 ن، لێرە کۆ 5، لێرە کۆ 5، لای ڕاست یەکسانە بە لای چەپ، کەواتە پیتی ن هەموو ژمارەکان دەگریتەوە، هەمووی، نەک یەک ژمارە. هەرچ ژمارەک هەبی داینێم لە زیاتی پیتی ن، ئەوە بە کەلک دێ، کەواتە شیکارەکان یەکجار زۆرن، یەک دانە نییە. پرسیاری 36 کەوانەکان دەکەمەوە. تەماشا دەکەین لای چەپ و لای ڕاست وەکو یەکە. کە تەماشای ئەو هاوکێشەی دەکەم، لێرە 16 هەیە لە لای ڕاست، لێرە 16 کەم 8، لێرە کەم 8، کۆد و کۆد وەکو یەکە، کەواتە پیتی هەموو ژمارەکان لە خۆی دەگری. هەر ژمارەک داینێم ڕاست دەردەچی لۆ ئەو هاوکێشەیە. تا ئەوانەیە زۆر وانەی دوور و درێژ نەبی، دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.